تا دێت شەڕ و ئاڵۆزی لە باکووری کوردستان تونتر دەبێت و بەرپرسانی باڵای حکومەتی تورکیا و پەکەکەش یەکتر تۆمەتبار دەکەن بە گرچیەکان و کوشتنی وڵاتانی مەدەنی. ڕۆژانە لە باکووری کوردستان گرژی و ئاڵۆزی لە نێوان هێز ئەمنیەکان و لایەنگرانی پایەکە ڕوودەدات، بەڵام ئەم جارە و جیاواز لە ڕۆژانی دیکە تەقینەوە ڕوویدا. تەقینەوەکە لە بەردەم بنکەی پۆلیسی ناوچەی چناری شاری ئامەد ڕوویدا کە بەهۆیەوە 6 کەس کوژران کە یەکێکیان کارمەندی پۆلیس بوو، هەروەها 39 کەسی دیکەش بریندار بوون کە لە ناویاندا 6 کارمەندی پۆلیس هەیە. هەروە لە دوای تەقینەوەکە بنکەکەی پۆلیس موشکباران کراوە و تەواوی بنکەکە سووتێنراوە. هاوکات لەگەڵ ئەوەشدا چەند خانوویەکی دەوروبەری بنکەکەی پۆلیس ڕووخاون. دوای تەقینەوەکە بەرپرسانی حکومەتی تورکیا ڕاستەوخۆ پەکەکەیان تۆمەتبار کرد بە ئەنجامدانی تەقینەوەکە و سەرۆک وەزیرانی تورکیاش سەرەڕای ئیدانەکردنی تەقینەوەکە ڕایگەیاند وڵاتەکەی بەردەوام دەبێت لە شەڕی دژی تیرۆر لە تورکیا. بەتوندی ئیدانی هێرشکردن سەر بنکەی پۆلیسی ناوچەی چناری شاری دیاربەکر دەکەم. تورکیا بەردەوام دەبێت لە شەڕی دژی تیرۆردا. هاوکات لەبارەی گرژی و ئاڵۆزەکانی باکووری کوردستانەوە مراد قەریلان ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری پەکەکە بە میدیاکانی حیزبەکەی ڕاگەیاندووە حکومەتی تورکیا پلانی دژی گەلی کوردداناوە، چونکە ترسی لەو گۆڕانکاریانە هەیە کە لە ناوچەکەدا ڕوودەدەن کە کورد جێگەی خۆی بکاتەوە. ڕاشی گەیاندووە حکومەتی تورکیا بێ جیاوازی ژن و منداڵ و گەنج و پیر دەکوژێت، بەڵام بە هەموو لایەک لەوە دڵنیابن کە گەریلاکانی پەکەکە تۆڵی ئەو کارانە لە حکومەتی تورکیا دەکاتەوە و دەشڵێت پێویستە گەلی کورد لە باکووری کوردستان ڕۆبەڕووی سوپا و هێز ئەمنیەکانی تورکیا ببنەوە. شۆڕەش ئەمە بێدەنگ نامینێ لە هەمبەر هەر ئێرشە مافەمەی پاراستنە هەیە. بەشێک لە شارەزایان پێیان وایە بەردەوامی شەڕ ڕوبەڕووبوونەوەی هێز ئەمنیەکان و لایەنگرانی پەکەکە لە ناوەندی شارەکاندا ئاماشەیەکە بوو ئەوەی کە پەکەکە لە ئێستادا تاکتیکی شەڕی لە شاخ و دەرەوەی شارەکاندا گۆڕیوە بۆ ناوەندی شارەکان، چونکە لە ساڵی 1984ەوە تا تەمووزی ساڵی ڕابردوو کە دەکاتە نزیکەی 32 ساڵ پەکەکە شەڕ و ڕوبەڕووبوونەوەکانی لەگەڵ هێزەکانی سوپای تورکیادا لە دەرەوەی شارەکاندا دەکرد. تا ئێستا بەرپرسانی باڵای حکومەتی تورکیا و پایەکە سوورن لەسەر بەردەوامیدان بە هێرشەکانیان لە دژی یەکتر کە ئەوەش پێدەچێت ببێتە هۆی زیاتر ئاڵۆزبوونی دۆخی باکووری کوردستان و بەرزبوونەوەی ژماری زیاتری کوژرانی هاوڵاتیان و ئاوارەبوونیان. نزیکەی 6 مانگە لە زۆربەی شار و شارۆچەکانی باکووری کوردستان شەڕ و ڕوبەڕووبوونەوە سەری هەڵداوە و حکومەتی تورکیاش قەدەغەکردنی هاتوچۆی لە زۆربەی شارەکانی باکووری کوردستان ڕاگەیاندووە کە بەهۆیەوە تا ئێستا زیاتر لە 400 هاوڵاتی کوژراون و بە سەدان هاوڵاتی دیکەش ئاوارە بوون. محەممەد نەجیب NRT